ئامێری ATM بۆ هەڵگرانی کارتی هەژماری من لە سۆران دانراوە. ئەو موچە خۆرانەی ئێمە قسەمان لەگەڵ کردوون هەمویان بێخەبەر بوون لێی و دەڵێن هیچی لێ نازانین. ئەوان داوا دەکەن ڕێنمایی تەواوەتیان پێ بدرێت بۆ ئەوەی چی دیکە بەم هیلاکەتیە موچەکانیان وەرنەگرن و کە چەندین کاتژمێر لە سەرەی موچە دەوەستن. بەشێکیان ئەم ئامێریان لە نامۆیە و دەڵێن سەرەتا وەمانزانیوە قاوەخانەیە لە سەر شەقامەکان دانراون. بەشێکیشیان دەڵێن ئاسانکاریە بۆمان. 33 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانیش تازە بە تازە ئێستاش 10,000 یعنی گەنج هەبووە بە منی گوتیە نازانم کافتریایە چی ئەوە کرایتەوە بە تایبەتی ئەوەی کە خەلیفانی لە سەجادەیە. یەکێک لەو سیستەمانە سیستەمێکی ئەمینە، بەڵام هاونیشتیمانی ئێمە هەتاوەکو ئێستا کەش فێر بووە پارەی بەس بەدەست وەربگرێت. لە درێژەی هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆژەی هەژماری من تۆڕێک لە ئامێری ڕاکێشانی پارەی ATM لە ئیدارەی سربەخۆی سۆران و قەزای خەلیفان و قەزای چۆمان دانراون. ATM تازە ئازانم نازانم بەخوای کەس بە مە نەگوتی و توی مەهاتێ سۆران ئەوانی مۆزەفن مەسەی سام لۆ دایە تەقاعودی نەهاتێ دایە تەقاعود هێشتا ئەمە تەبلیغ نەکراینە هەویای لۆ بکەن. ڕۆژی 28/2/2023 حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی هەژماری منی ڕاگەیاند بە ئەمانجی ئەوەی کار ئاسانی بێت بۆ فەرمانبەرانی کەرتی گشتی و خانەنشینان لە کاتی وەرگرتنی موچەکانیان و هەبوونی هەژمارەی بانکی بۆ تەواوی فەرمانبەران. سەرهەد عەبدوڵڵا، زوومی سۆران.